لەو دەشتا هەموو شتێک خۆشە بە گەرمی ناوسازیەکەش بە ڕۆنی دروست دەکرێت و هەویرەکەیە شتێکی زۆر خۆش و تایبەتە. ئەگەر هاتی بۆ گەشت و سەیران ئەوە ناوسازی بە ڕۆنیشت بۆ حازرە. خاوەن یەکێک لە پرۆژە گەشتیارەکان لە سنووری گۆبتەپە لە قەزای چەمچەماڵ بیرۆکێکی جیاوازی بواتۆ نانی بەیانیان و ئێواران ناوسازی بە ڕۆن بۆ گەشتیارەکانی ئامادە دەکات بەمەش خواستێکی زۆر و هەروەها گەشتیارێکی زۆری بۆ خۆی ڕاشتیشاوە لە ڕێی سوسیال میدیا و لە ڕێی ئەوەی کە بیرۆکێکی جیاوازە. من پێم خۆشە بچمە لای خاوەنی پرۆژەکە با بزانم ئەم بیرۆکەی چۆن بۆ هاتووە. کاکردی ئەم کاتو باش ئەگەر پێم بڵێ ئەم بیرۆکێت کەی بۆ هاتووە خواستی هاوڵاتیان بۆی چۆنە؟ وڵاهی ئەو بیرۆکەیە لە مێژە بۆمان هاتووە بەڵام زروفەوەکە ڕێک نەدەکەوت لە دوێنێەوە ئەو ناوسازی بە ڕۆنەمان داناوە گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکا و خەڵک زۆر حەزیلێتی بە تامەزرویەوە دێن دەیبن. باشە شێوازی ئامادەکردنەکەی چۆنە؟ ئایا هیچ تامی جیاوازە لەگەڵ ئەوەی کە ماڵەوە دروستەکریان هەر بەو شێوازەیە؟ وڵا هەر یەک شێوازە بەڵام لەو دەشتا هەموو شتێک خۆشە بە گەرمی ناوسازیەکەش بە ڕۆنی دروست دەکرێت و هەویرەکەیە شتێکی زۆر خۆش و تایبەتە. باشە ئەم گەشتیارانەی کە خواستیان بۆ هەیەوە تا شەوان لێرە ماونێتەوە و بۆ بەیانی داوا یەکەن وایە؟ بەڵێ خەڵک لە ڕێی دوورەوە هاتووە ئێواران دێن بەو دەم و دەستە شتێکی وایان بۆ حازر ناکرێت ئەم ناوسازیە گەرمەمان داناوە بە ماستی مەڕەوەبی خۆی زۆر خۆشە. تاگەر ماسی لەگەڵان نەبێت تامی وای نییە؟ بەڵێ ماستی لەگەڵ بە زۆر خۆشە. زۆر باشە. باشە ڕێژەی گەشتیارتان چۆنە ئەم ساڵ لە چاو ساڵانی ڕابردووە وەگەزانین تۆزە وەزعی خەڵک دارایی باش نییە ئەم ساڵ چۆنە؟ لەخوای بە زیاد بێت لە ڕووی گەشتیارەوە کێشەمان نییە بەڵام ئەم زروف و بێمەعاشێت تۆزە کاریگەری هەیە بەڵام لەخوای بە زیاد بێ گەشتیار هەر لە سەفرە و سەیرانی خۆی ناکرێت. زۆر باشە. باشە پێم بڵێ ئەم ناوسازیە ئەبینیم لە سوسیال میدیاش بازاری خۆتان گەرم کردووە خەڵک بۆای ئەمەوە یعنی زیاتر نایە بۆلاتان بڵێ ئەم فکر جیاوازیان داناوە؟ وڵای شتێکی تایبەتە لە سەیران خەڵک بۆی ئامادە ناکرێت ئێمەش ئەومان داناوە بە گەرمی و بە نەرمی دەیخوا کابرا زۆری حەز لێ شەوێ هەویرەکە دەشێلین و خومرێت تێ دەکەین و ئەگە حەزیان لێبێ ڕشکە تێ دەکەین و هەندێکی بەبێ ڕشکە و سبەنێژ زۆڵ دەستین بۆ گەشتیارەکان حازری دەکەین و دێن دەبن. باشە تامەکەیان بەدڵە پێیان خۆشە چۆنە؟ وڵا بەدلیانە هەیە بە ڕشکەی حەزلیە هەیە بێ ڕشکەی حەزلیە بەدلیانە. ناوسازی بە چیەوە خۆشە؟ وڵا بە ماستی خۆشە هەر بە ماستی دەخوێ ماستش خۆش بێ چێری بێ مەڕی بێ هەر کامێکیان بێ بە ماستی خۆشە.